بینەرانی عزیزی تلەویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کوژرانی چەند ئەندامی سوپای پاسداران بە هێرشی گروپێکی چەکداری نەناسراو لە بانە، خراپی دۆخی تەندروستی هاوڵاتیەکی دەست بەسەرکراوی خەڵکی شاری دیواندەرە، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی مەسعود خەلیلی، کوژرانەوە برینداربوونی سێ هاوڵاتی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە جادەی بەم زاهێدان و لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان کوژرانی چەند ئەندامی سوپای پاسداران بە هێرشی گروپێکی چەکداری نەناسراو لە بانە. بە پەیدواین هەواڵەکان شەوی هەینی 5 پوشپەڕی 1405 هەتاوی لە ئەنجامی تێکەڵچوونی نێوان هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و گروپێکی چەکداری نەناسراو لە جادەی سەقز بانە چەندین ئەندامی هێزەکانی سوپای پاسداران کوژراون. بە پێی ڕاگەیاندنی ناوەندی هەواڵ نێریەکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی، وێستگەیەکی خاڵی پشکنینی هێزەکانی ڕژیم لە جادەی سەقز بانە کەوتونەتە بۆ سێ گروپێکی چەکداری نەناسراو و لە ئەنجامدا لانیکەم سێ ئەندامی سوپای پاسداران کوژران و 5 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بریندارانی ئەم هێرشە ڕەوانەی نەخۆشخانەکراون و نەخۆشخانە لە ژێر چاودێری توندی ئەمنیدایە. شایانی باسە کە پاش ئەم هێرشە لە شارەکانی بانە و سەقز بەدەیان خاڵی پشکنینی نوێ دامەزراوە و ڕێگری جەدی لە هاتوچووی خەڵک دەکرێت. خراپی دۆخی تەندروستی هاوڵاتیەکی دەست بەسەرکراوی خەڵکی شاری دیواندەرە. لە ڕۆژانی ڕابردوو، زەکەریا ناسری هاوڵاتیەکی دانیشتووی شاری دیواندەرە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەست بەسەر و دۆخی تەندروستی ناجێگیرە. بە پێی راپۆرتەکان، ئەو هاوڵاتیە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندامنیەکان کراوە. شایانی باسەکە ناوبراو بەهۆی توندوتیژی هێزە ئەمنیەکان و لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدایە و تەنانەت بنەماڵەکەشی لە ژێرگوشاری ناوەندە ئەمنیەکاندان. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی مەسعود خەلیلی. بە پێی راپۆرتەکان، پاش تێپەڕبوونی زیاتر لە 11 ڕۆژ لە دەست بەسەرکرانی مەسعود خەلیلی، بەندکراوی سیاسی پێشوو خەڵکی شاری بۆکان هێشتا سەبارەت بە دۆخی تەندروستی زانیاریەک لەبەردەستدانیە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 25 جۆزەردانی 1405 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و تەنانەت کەلوپەلە تایبەتەکانی دەستی بەسەردا گیراوە. شایانی باسە کە سەرەڕای بە دواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. کوژران و برینداربوونی سێ هاوڵاتی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە جادەی بەم زاهێدان. بەیانی دووشەممە 1 پوشپەڕ لە ئەنجامی تەقەی هێزەکانی ڕژیم لە جادەی بەمی زاهێدان، هاوڵاتیەکی گیانی لەدەستدا و دوو هاوڵاتی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئۆتۆمبیلێکی هاوڵاتیان کاتی تێپەڕبوون لە یەکێک لە خاڵەکانی پشکنین لە جادەی بەم زاهێدان بەبێ ئاگاداری لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراونەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامدا هاوڵاتیەک بە ناوی واحد شەهنەوازی تەمەن 69 ساڵ گیانی لەدەستداوە. هەروەها دوو هاوڵاتی دیکەش کە هێشتا ناسنامەیان بەدەستمان نەگەیشتوون بریندار بوون. جێگای ئاماژەیە کە هێشتا تەرمیە و هاوڵاتیانە کە گیانیان لەدەستداوە ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە بە شێوەیەکی نهێنی ڕاگیراوە. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوو، دوو هاوڵاتی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی سامان ڕەشیدی و وەحید سەلیمی لە زیندانەکانی سپیداری ئەهواز و ناوەندی قۆم بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان و کوشتنی بانقەز لە سێدارە دراون. مانگرتنی لانیکەم 30 بەندکراوی ڕاگیراو لە زیندانی ناوەندی ساوە. بە پەیدواین هەواڵەکان، 30 هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو توش بە ڕەوەندی نایاسایی دۆسیەکانیان مانیان لە خواردن گرتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو هاوڵاتیانە لەژێر تونترین ئەشکەنجەکانی ناوەندامنیەکانی ڕژیم لە پارێزگای مەرکەزیدا ناچار بە دانپێنانی زۆرم لێکراون و ئێستا ڕوبەڕووی حکمی قورسی قەزایی بوونەتەوە. بە پەیدواین زانیاریەکان، بەندکراوان ئاماژیان بەوە کردووە کە لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە داواکاریەکانیان سەبارەت بە پێداچوونەوە لەسەر ئەو تۆمەتانی کە خراوەتە پاڵیان ڕەت کراوەتەوە بە شێوەیەکی نایاسایی و بەبێ پارێزەری سەربەخۆ حکومیان بەسەردا سەپێنراوە.
سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر 5 چالاکی مەدەنی. بەپێی هەواڵی گەیشتوو 5 چالاکی مەدەنی و فەرهەنگی خەڵکی شاری ئاهواز لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ڕۆبەڕۆی حکمی قورسی قەزایی بوونەتەوە. بەپێی دوایین راپۆرتەکان محەممەد ڕەزا کامڕەوە، مریەم زلکی نژام، کەوسەر موبینی و مەنیژە ئەفشاری و ئەحمەد ڕەزا نەوچیان هەر یەک حکمی 3 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەغە چوونە دەرەوە لە وڵاتیان بەسەردا سەپێنراوە. شایانی باسەکە هێشتا ناوەندی قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی سەبارەت بە و تۆمەتانێک کە خراوەتە پاڵ ئەو 5 چالاکوانە ڕاگەیاندن یا بەیاننامەیەکی بڵاو نەکردوێتەوە. ڕێکەوتنی سەرەتایی نێوان لوبنان و ئیسرائیل و خۆپیشاندانی لایەندەرانی حیزبوڵڵا. ڕۆژی ڕابردوو بنیامین نێتانیاهۆ سەرۆکوەزیری ئیسرائیل ڕایگەیاند کە گفتوگۆکانی واشنگتۆن لە نێوان نوێنەرانی ئیسرائیل، لوبنان و ئەمریکا بە ئاکام گەیشتن و ئەو ڕێکەوتنە بە دەستکەوتێکی گەورە بۆ دەوڵەتی ئیسرائیل ناوبرد. بە پێی وتەکانی نەتانیاهۆ گرنگترین بەشی ئەم ڕێکەوتنە ئەوەیە کە ئیسرائیل لە ناوچەی ئەمنی باشووری لوبنان دەمێنێتەوە و ئەم دۆخەش تا ئەو کاتە بەردەوام دەبێت کە حیزبوڵڵا چەکەکانی دانێت و هەڕەشەیەک بۆ ئیسرائیل نەبێت. پاش بڵاوکردنەوەی ئەم ڕێکەوتنە سەرەتاییە لایەنگرانی حیزبوڵڵا هاتنە سەر شەقامەکانی بەیروت و ناڕەزایەتیان دەربڕی و لە نێوان سوپای لوبنان و ژمارەیەک لا خۆپیشاندەران تێکەڵچوون ڕوویداوە. بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکانی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا. ڕۆژی ڕابردوو پاش هێرشەکانی ئەمریکا بۆ سەر بنکە و پێگە سەربازیەکانی ئێران لە ناوچەی کەنداوی فارس و گەرۆی هۆرمۆز سوپای پاسداران ڕایگەیاندووە کە وەک وەڵامێک بۆ ئەو هێرشانە چەندین بنکەیەکی سەربازی ئەمریکا لە ناوچەکەی کردوتە ئامانج. سوپای پاسداران لە ڕاگەیاندراوێکدا هوشداری داوە کە ئەگەر هەر جۆرە دەستڕێژیەکی دیکە دووبارە بکرێتەوە وەڵامێکی زۆر فراوانتر و تونتر دەبێت. هەروە جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە بە گوێرەی ڕێکەوتنی ئاگربەست کنترۆڵی هاتوچووی دەریایی لە گەروی هۆرمز لە دەستی ئەواندایە. لە بەرامبەردا دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا ئێرانی بە بەرپرسیاری هێرش بۆ سەرکەشتێکی بازرگانی و پێشلکردنی ڕێکەوتنی ئاگربەستەکەی هەفتەی ڕابردوو تاوانبار کرد. لە هەمان کاتدا جیدی ڤانس جێگری سەرۆکۆماری ئەمریکا هۆشدارێکی توندی ئاراستەی تاران کردووە و ڕایگەیاندووە کە ئەگەر ئێران هەر هێرشێکی نوێ ئەنجام بدات ئەمریکا بەهێز و تند وەڵامی دەداتەوە. دوایین هەواڵ جەختکردنەوەی ئەمریکا و وڵاتانی کەنداو لەسەر بەرنامەی موشەکی کۆماری ئیسلامی. بە پێی راپۆرتی گەیشتوو وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەیاننامەیەکی هاوبەشی لەگەڵ وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەنجومەنی هاوکاری کەنداو بڵاو کردەوە کە تێیدا جەخت لەسەر گرنگی چارەسەرکردنی پرسی موشەکە بالیستیەکەکانی کۆماری ئیسلامی و کاریگەریەکانی لەسەر ئاسایشی ناوچەکە کراوەتەوە. ئەم بەیاننامەیە پاش کۆبوونەوەیەک لە مەمنا پایتەختی بەحرین بڵاو کراوەتەوە. کۆبوونەوەکە بە سەرۆکایەتی وەزیری دەرەوەی ئەمریکا و بەشداربوانی وەزیری دەرەوەی وڵاتانی ئەنجومەنی هاوکاری کەنداو ئەنجامدرا. لە بەشی پەیوەندیدار بە ئێراندا بەیاننامەکە پێشوازی لە یادداشتنامەی لێکتێگەیشتنی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی کردو و جەختی لەسەر بەردەوامی هەوڵە دیپلۆماسیەکان بۆ کەمکردنەوەی گرژیەکان و ڕێگری لە دەستکەوتی چەکی ئەتۆمی لەلایەن کۆماری ئیسلامی کردوتەوە. بەڵێ بینەرانی عەزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.